ئەژین خان ئەژین عومەر خاوەنی پرۆژەی بەخشەرانی کتێب. ئەمڕۆ بە کۆمەڵە پرسیارێک و وەڵامی بەڕێزیان دێنە دەستپێکی بەرنامەکەمان و لێرەوە گفتوگۆیەک دەربارەی کتێب و نووسین و خوێندن و خوێندنەوەکەین. ئێوەش پرۆژێکتان هەیە بەناوی پرۆژەی بەخشەرانی کتێبەوە. ئینسان ئەو شتێک کە لای خۆشەویست بێ ئێبەخشێ، باشە لای خۆشەویست بێ بەخشێ، بەهای هەبێ لای حەزەکە بێدا بە خۆشەویستەکانی. ئێوە بۆچی کتێبتان هەڵبژارد وەک پرۆژەیەک کاری لەسەر بکەن؟ خوێندنەوە ئەوەندە بەهای هەیە لای ئێوە کە کتێبەکانتان کردو بە دەرگا و دەواازەیەک بۆ پەیوەندیکردتان لەگەڵ کۆمەلگایە؟ سەرەتا بەنای خۆی بەخشندە و میرەبان، سپاسی ئێوەکەم، سپاس بۆ کەناڵە جوانەکەتان، خۆی گەورە بەرەکەتداری کە ئینشاءالله. سپاستانەکەم کە پرۆژەکەی ئێمەتان بەشانی و زانیوە لەم بەرنامەیە بەشداری بکە. ڕاستی بڵێ مرۆڤەکان ئەو هەنێجکار هەیە کە نەفسی خۆیان لەلا گەورە ئەبێت، ئەو شتی کە بە نرخیشە، ئەو شتی کە زۆر گرنگە هاوبەشی پێ ناکەن. بەڵام ئەکرێ بڵێن جوانێکی زانست، جوانێکی کتێب ئەوەیە کە وان لێ ئەکا ئەو شتە بە نرخە کە چەندێک گرنگە هەموو کەسێک هەوڵێ یاقوت گەوهەر ئەو شتە بەمانەکانی خۆی بپارێزێ. بەڵام ئەمە پێمان ئەڵێ لە گەوهەرەکان گەوهەرترە، لە یاقوتەکان یاقوتترێکە، بۆیە ئەوەنە گەورەیە ئەتوانی بیشی بەخشیتەوە. ئێمە وەکو پرۆژەکەمان خۆشبەختانە بەم ساڵەوە ئەکاتە 4 ساڵ بە بەردەوامی کتێبمان بەخشیوە لە کتێبەکانی خۆمان دەست پێکە هەتاکو تەواوی ئەو نووسەر و وەرگێڕانی کە هاوکاری ئێمە خوێنەر هەیە بۆ کتێب ئەمڕۆ واقعی بەخشن؟ بەڵێ لەبەر ئەوی ڕێژێ تەقدیرەکەم پێ بڵێ لە ئێستا ئێمە چونکە ڕێژە و داتا بێ ڕازگۆیتیا هەبێ وەکو پرۆژەکەمان ڕێژە و داتامە، بەڵام بە تەقدیری ئێمە سەر و 10,000 کتێب بەخشراوەتەوە، سەر و 10,000 لەناو پرۆژەکەی ئێمەیە بەخشراوەتەوە لە 15 شوێنی جیاوازی هەرێمەکەی ئێمەیە. ئەمە خۆشبەختیە بۆ ئێمە، چونکە لە هەمان کاتە ئەوەی کە سەرەکیترین خۆشبەختیە ئەوەیە کە ئەو کۆمەڵە گەنجە خۆی کۆبۆتەوە خۆی خوێنەرە و هەر ئەو کۆمەڵە گەنجە هانی خوێنەری دیکەیە و هەر کەسانی دیکەش هەیە بە تایبەتی با بڵێن چینی بانخوازانمان تایبەت داوان لێ کردوینە بۆ کتێب بۆ وتارەکانیە، تایبەت شوێنە دوورە دەستەکان جاری وا هەبووە لادێ خۆی هەبووە، گەنجی لادێکە داوای کردووە کە ئێمە کتێبمان پێویستە و کتێبی لێ نییە. ئەمە بۆ ئێمە خۆشبەختیە و مژدەی ئەوەشە کە کۆمەلگاکەمان بەو جۆرە ڕەشبینیە کە هەمومالی ئەڕوانی. کاتە مەسەلەی کتێب ئومێدی بە ئێوە بەخشیوە زۆریش تا ڕادێ. ئەژین خانم پرسیارەکە لە ئێوە بکەم، ئێوەکو ئەوەی کە دراسی خەڵکتان کردبێت ناو خەڵکا بن و خەڵک بە دوای کتێبەکان ئاگەڕێ، ئەو جیلەکەمان کە حەزیان بە چیرۆکە، ئەو جیلەکەمان کە حەزیان بە ئەو بوارەیە کە ئینسان خودی خۆی تیا بەهێز دەکات، خۆی تیا ئەدۆزێتەوە، خوێنەری ئەوانە زۆرترن یان خوێنەری کتێبە زانستیەکان؟ لە ڕاستی ئەتوانین بڵین ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ پەیمانگاکانن خۆشبەختانە ئێستا لەبەری پسپۆڕی جیاوازمان هەیە، بەڵێ گرنگی بەوە ئەدەن لە بوارە جیاکان دەک کۆمەڵناسی بێ دەرووناسی بێ زانستەکی خۆیان بێ بەدەر لەو مەنهەجەی هەیە بخوێننەوە، بەڵام بە شێوازێکی گشتی زیاتر کۆمەلگاکەی ئێمەشکو بخوا کۆمەلگایەکی ئاینی و ئیسلامی تایبەت بەشێکی زۆرینەی خوێنەرەکانمان ئەگەر لە بواری زانستی دیکەشە بخوێننەوە لە بواری ئاینیە، ئەنی بەشێکی زۆرینیان یەکەمین بابەتەکانیان بابەت ئاینیەکانە. خوێنەری ئێستا زیاتر خوێنەری ئەو بابەتە ڕۆحی و ئاینانەیە کە پەیوەندی بە عەقیدە و بیر و باڕوو قەناعەتیەوە هەیە. بەڵام یە خاڵ هەیە لێرەیە، ئەو ئاینە ناکە بەشێک لە خەڵک بانگەشی بۆ ئەکا وەکو بەناوێکی دیکە یان بڵین بە شێوازێکی دیکە ئەو جۆرانە لە بوارە پەروەردەیەکە خەڵکیشی لەسەرەکە لە بوارە ئەتیقادەکە خەڵکیشی لەسەرەکە. خۆشبەختانە ئەوەیە کە خەڵک ئێستا وای لێ هاتووە بەکاری یەنێت و بۆ زانستەکەی خۆی، یعنی ئەو بوارە جیاوازی کە هەیەی بۆی دەری بخاکە دینی ئێمە دینێکە هەموو بواری و زانستێکە گرێتەوە. حاجی خەڵک پاڵنەرە بۆ نووسین نەک نووسینی کتێب و کتێب زۆری. ئێوە هەست ناکەن بەوەی کە ئێستاکە کۆمەڵە کتێبێک لە ناو کتێبخانەی کوردیە حاجی کۆمەلگانیە، ئەو کتێبانەی کە لای ئێوە خەڵک ڕەواجی بۆ دروست کردووە و خەڵک بە دوای ئاڕوا متابعەیەکە و حەزەکە بوونی هەبێ لای، ئایا ئەو کتێبانن کە لە حاجی خەڵکەوە و کۆڵێت لە تەشخیصی کۆمەلگاوە نووسراون یان ئەوانە کە بۆ ژمارە نووسراون؟ لە ڕاستیە سەرەتا ئەبێ بڵێم کە سپاس و ستایش یەکەم جا بۆ خوات هەرکو چۆن سەرەتا دەستمان پێ کردەوە، بەڵام سپاسێکی تایبەتی بۆ تەواوی ئەو کەسانی کە لە بواری نووسینە ئەگەر بە وشەیەکیش بێ نووسیویانە، چجێ ئەگەر نێتەکان خوا نەخواستە بۆ شتێکی دیکە بیاخونێتەکان بەڕاستی ڕاستی بێت و بیانێ بۆ خزمەت بێ، چونکە بەڕاستی نووسین مامۆستا چۆن ئاڵتون لە دەستی هەر کەسێکە بە قورش دای پۆشی هەر ئاڵتونە، بۆ لای ئێمەش نووسین بەڕاستی ئەو وەتایی هەیە، گەرچی لە ئێستا بەداخەوە هەنێ کات ئەبینی نووسینێک کتێبێک
بانگەشێک لە ئاستی کۆمەلگاکی ئێمانیان بۆ ئێستای کۆمەلگاکی ئێمانە بێت زۆر پەری پێدرێ بەڵام لە هەمان کاتی شەتوانین بڵین کە ئەو کۆمەلگاکی ئێمەشەکە هەنەجار هەیە خۆی پەرە بەشدایە بۆیە گرنگترینشت ئەوەیە کە خۆمان دووبارە چاپێخشانە بکەین بۆی کە ئێخوێنینەوە و دەست خۆشیشکەی بەڕاستی بەرامبەر کارمان بە شێوازێکی جوان پێیان بڵێن تەکنۆلۆژیا جێ خوێندنەوەی کتێبی گرتوتەوە بۆ ئێستایانە یان تازۆی ڕاگیراوە وەکو تەوازن و هاوسەنگی ناتوانین بڵێن بەڕاستی بە کۆمەلگای ئێمە و ڕەنگە کەسانی پسپۆڕ و شارەزاتریش بتوان لێ کۆڵنیەکە ناو کۆمەلگای باشتر بێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە واقعەیەکە ڕاستیەکە با بڵین کە تاکەکانمان خۆشبەختانە پێگەیشتون کە کتێب شتێکە جێگرتنەوەی نییە یعنی ئیوا هەیە دینیومە بەدەستی مۆبایلەکەی بەدەستی و دیتی وەڵڵاهی ئەزانم بەقەدر یەک پەڕی کتێبێ بەقەدر کتێبێ سوودینی یعنی بەڕاستی ئەو متمانەی گرنگەکە لە ناو خوێندنەدا دروست بووە کە نیشانی ئەوەیە کە ئینشاڵڵا بۆ ئایندی ئێمە باشتر ئەبێت کتێب ئەگەر تەشویقی تیان نەبوو حەز بۆ دروست ناکات ناتوانانی خوێنەری بیت ئێوە وەکو خوێنەر و کەسانێک کە متابعی ژەکەی ئێوە کەم ئێوە ئاگاتان لە کۆمەلگا هەیە ئەو جیلە کامن کە زیاتر حەزیان بە ئەو جۆرە نووسینانەیە کە لە چیرۆک بێت بۆ نمونە کۆڵێ بابەتی تەسلێ بێ بابەتی ڕۆحی بێ بابەتی دەرونی بێت خوێنەرمان هەیە بەڕاستی لەبەر ئەوەی کە با بڵێن لە تەمەنێکی زیاتریان تەمەنێکی بچووکتر دەستی پێ کردووە یاخود ئەزمونێکی زیاتری هەیە زیاتر کتێبەکان کەوتونەتە بەردەستی خوێندوێتەوە گەیشتوتە ئاستێک با بڵێن نا چونکە بەڕای من وەکو خوێنەرێک چیرۆک و ڕۆمان شتێکم بۆ خوێنەر چۆنڵێ بۆ هەموو خواردنی خوێت ئەبێ بۆ هەموو ئاباڵە بۆ ئەوەی کە بەڕاستی هەنەجار هەیە من خۆم لە دەرس و داواما بوومە بۆ ئەوەی کە هەوڵدانم زیاتر بێ بۆ ئەوەی کە مانایەکتر بە ژیان بەخشم ڕۆمانێک مێناو چیرۆکێکم مێنا و بەڕاستی ئیسراحەتێکی مێشکە ئەمە تۆ نووسەر پێویست بۆ نییە لە ڕووی کۆمەڵاسیەوە کۆڵە باگراوندێکی هەبێ بۆ ئەوی بتوانێت لەگەڵ پێداویستەکانی کۆمەلگایە ئیدامە بە نووسینەکانی بە بەڵێ لە ڕووی کۆمەڵاسیەوە حتمما من شایستی ئەوە نیم ڕاستە دەرچوی ئەو بەشەم بەڵام ئەوەی کە ملی شارەزانم و زانستی کۆمەڵاسی و زانستێک کە لە واقعی کۆمەلگا کۆڵێتەوە ئەو زانستە نییە کە با بڵێن ڕێک چارەسەری کێشە نا بۆ جۆرە نا ئیت پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێ گۆڕانی کۆمەڵایەتی بێ هەموو ئەوانی کە لەناو کۆمەلگای ئێمە ڕوئەدا لێکۆڵنەوەی لێکە و جوانترین لایەنەکانی ئەوەیە کە ئێمە دوای لێکۆڵینەوەکان ڕێگاکان گۆڕانکاریەکان و ئەوەی کە پێویستە بکرێ ئەیکینە بەردەستی ئەو لایەنی کە پێویستە جێبەجێ بکە کتێبخانەی کوردی دەوڵەمەندە بۆ بابەتە خۆشبەختانە هەوڵ هەیە لە ئێستاە هەوڵ هەیە کە چەند کتێبێک ئاگادارم کراوە بەڵام یەکێک لە شتەکانی کە خۆم لە کاتی خوێندە ڕوبەڕووی ئەبوومەوە ئەوش ئەو بوو کە بەداخەوە ئەو بوارە کەمتر نووسینیان هەیە یعنی مامۆستانی بوارە پسپۆڕانی ئەو بوارە کەمتر نووسینی خوانیان هەیە لەو بوارە و وەرگێڕانیشمان کەمە لە بواری کۆمەڵاسیان دەڵێ ئەژین خان باسی ئەو خاڵی کرد تقریبان هەست ناکەی خوێنەرەکانمان ئێستاکە دابەشە بن بۆ هەموو ئاستەکانی نووسین هەست بەوەکەن ئێستاکە شکر بخوا ئەو گۆڕانکاری هەست پێ ئەکرێت بەتایبەتی لەوەی کە چۆن ئەڵێ ئاستی لەگەڵ ئەوەی کە بارودۆخی وڵاتەکەمان لای خوێنکاران و خوێنەران ئاشنایە بەڵام حەزیان کردووە ئەو پسپۆڕێکی هیان هەیە لە بواری کتێبی دەرەکیە پەری پێبەنەوە کە ئەمەش هەواڵێکی خۆش و ئامانجی ئەوەیە کە لە داهاتوە تانی تەبەقات و چیناتەکەمان زیاتر ئەبێ ئەژین خان ئێوە ناو خوێنەران بە شازی گشتی نووسین زادەی تێگەشتنی تاکی ئێمەیە لەو بابەتانێکەوە ئەوێ لەسەری بدوێ پێتە گۆرە سەری بەڵام وەرگێڕان دەوڵەمەندکردنی زمانی خۆتە بە دید و تێڕوانینی کەسی دەوروبەر ئایا بۆ خوێنەر یان بۆ کۆمەلگا هیچ ئایبێکی تایە ئەگەر پشت ببەسیم بە فکر و فەرهەنگ و فەلسەفەی دەوروبەر و وڵات زمانی خۆمانی پێ دەوڵەمەندکەین خۆی زانست ئەو جوانی هەیە کە ئەبێت مڵکی هەمووان بێت ئەو وەرگێڕا ئەو نووسەرە لە هەر شوێنێکی جیهان بێ ئەبێ دڵخۆش بێ کە کەسێک کە خەیری نەتەوەی ئەوە و خەیری ڕەگەزی ئەوە خەیری ئاینی ئەویش بێ بێ لی سوودمەند بێ واتە ئەمە گرنگێکی زۆری هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەکرێ بڵین ئەوە ئەو کەسی کە لە کۆمەلگاکەی خۆی بۆ کۆمەلگای خۆی ئەنووسێ بەڕاستی کاریگەری ئەتوانی بڵین زیاتری ئەبێ وەکو چۆن ئەو وەرگێڕی کە مامۆستا شارەزاترێکە ئەگەر بێت و بتوانێت توانای ئەوەی هەبێ وەرگێڕانەکە بکاتە سەر شێوازێک ناڵم گۆڕانی وشە چونکە مافی نووسەرە سەر شێوازێک کە بۆ کۆمەلگاکەی خۆی بشێ یان دەستەواژەی وا بەکات بێنێت کە بۆ کۆمەلگاکەی خۆی بشێ یاخود زیادکردن بە لەسەر ئیزنی نووسەرەکە زیادکردنی تیا بکە دڵنیام کاریگەری زۆرترە بەڵێ وەرگێڕامە دەستکاریەوە بەڵێ لەسەر ئیزنی نووسەرەکە هەندێک چیرۆک هەندێک بابەت زیاد بکە بۆ ناو کتێبەکە کە ئی کۆمەلگای خۆمان بێ دڵنیا بە تاکی خۆمان زیاتر سوودی لێ وەرەگرێ و ئەو کتێبی زیاتر لا خۆشەویستە بێ ئەژین خان ئەم پرسیار ڕوبەڕوویەوە کاتەوەڵێ
ماڵەکانی ئێمە ئەوەندەی خوشکانمان ئافرەتانمان ژنان مەژهۆڵی ئەوەن کە ئەساسی مەتبەخ چۆن بێ و ئەساسی فڵان چۆن بێت بە زەروری نازانی ئەمڕۆ یەکێکە لە مەرجەکان بۆ دروستکردنی خان و زیاد بکرێ بێژ بگوتی بێت لە بوونی کتێبخانە لە ماڵەکانە بێگومان شتێکی زۆر گرنگ و پێویستیە ینی خۆی خانمانەوە دینەکەی مەژەڵە لە مەلیکی ماڵەکان ینی هەسوڕانی ماڵەکە و ڕازاندنەوەی و هەرچی شتێک بێ ڕێخستنەکانی بێ بەدڵی ئەوە و خۆشبەختانە ئێستا نێرینەکانش بە هەمان جۆر هاوکاری ئەەکەن بەڵام ئەوەی کە بەڕاستی گرنگە بۆ خانم ئەوەیە کە چونکە خانم ئەو شتەی لە ناخایە ئەو ڕۆحەتی لە دڵایە کە بەڕاستی خەمی بەرامبەرەکانێتی خەمی ڕۆڵەکەیەتی دایکێک خەمی ئەوەی کە لەسەر جادە کوڕەکەی ئەڕوا ئەنی بەجددی لەسەر شۆستەکە سێری سارەکان کا سێری ئەم بەرکە ئەسڵ حەز ناکە پەڵێک لەسەر جلەکەی دروست ببێ ئەی مەگەر پەڵێک لەسەر دڵی دروست بوو ئەی مەگە پەڵێک لەسەر مێشکی دروست خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێت درودی خودای لەسەر بێ کاتێک مرۆڤ تاوانێکەکە پەڵەیەکی ڕەش دروست دەبێ خوای گەورەش هەر لە تەفسیری قورئانەکەی خۆی دا فەرمێت دڵی ئەوانمان ڕەش کرد ئیتر بە هەر جۆرە موعجزەش بێ چا نابنەوە ئەوان هەر باوەڕ نایەن بۆیە وەکو خانم ئەو پەروشی کە هەمانە بەجددی ڕنگدانەوەی ئەبێت ئەگە کتێبخانەی لە ماڵەکەمانە دروستکەین ئیتر لە هەر شوێنێکی ماڵەکەمان بە پێویستی نازانی ئەم ئەو کۆڵە بکێتە بەشی لە فەرهەنگی خێزانەکانی ئێمە کتێب ئاشنا بکرێتەوە خۆشبەختانە بۆ قسەی بەڕێستان بیرکەوتەوە کتێبخانە کولتورێکە لە ئێمە کولتورێکی کووردە مامۆستا شارەزاترێکە دایکم ناوەکی پێوتومە لە دیواری کۆنا شتێکی بچکۆلانە هەبووە تاق بەڵێ باندەڵم تەمەەن بچووکترێک ئەو نەبینیەوە ڕاستی پێی وترێت تاق من دینی ومان لێنە ڕسمەکانە کتێبیان داداناوە قورئانەکەش بێتیانە داناوە یعنی تەسەوور کە ماڵێکی گڵین ماڵێک کەشتێکی ئەو نەکەم و سادی تیا بۆ سەرینێکی بنباخڵتیا بۆ زۆپایکی تیاوە بەڵام تاقێکی تیا هەبوو شتێکی تیا داناوە لەگەڵ پێداویستی ڕووناکیەکەی خۆی کە چرا بووە کتێبێکیشی لە دەنیشدانا یعنی واتایەکی زۆر جوانی هەیە بۆ یەتوانین بڵێ ئەمە کولتوری ئێمەیە ینی کولتورەکەی ئمە بەڕاستی دڵ پەیامت بۆ خوشکمان چییە کە جلی لە خێزانەکانە لا کتێبخانەیە بەشێ بەڵێ مامۆستاکان ژنم لە ئەنگری ژن ناکەم بەس تۆزێک هینەکانیشمانەگەڕێتەوە بۆ پیاوە هاچونکە بەڕاستی بەشێکی زۆری خانمانی ئێمە دایکانی ئێمە بەداتی چینی دواتر خوێنەواریان نییە ئەنی ئەکرێ بڵین ئەولانی کە ڕێگەنادەن ئەوەیە کە خۆیان ناخوێنەوە بەڵام لەگەڵ ئەوەشە بەشێکی زۆری باش ینی من نمونەیەکی جوامە جەرمەگە لە کاتان نەگرم نەمکی من خۆی خوێنەواری نییە بەڵام کاتێک کە حەزم لە کتێبخانە بوو نمونێکی زۆر جوان بە شانازیشەوە یەکی لە فرۆشگاکانی لەلایەنەوە بوو ئەو شتانی کە بۆ فرۆشتن بەکارێنێ حتمما چەند چینێکە بوو بەکاری نایەنە لە دەروی فرۆشگاکەی داینیا بوو وانەمکیشم دیقەتی هاتەوتی ئەژین تۆ زۆر حەز لە کتێبخانە بێ با ئەو بێرینەوە وەڵا هەر ئەماشتمان هێنامانەوە بۆ ماڵەوە خاڵم و دایکم بۆیان چاکردن و کتێبم تێکرد ئەمە نزیکی مەترێکە بوو لە دوای ئەوە وردە ئیتر ماڵۆم هەراسان کرد و باوم هەراسان کرد و کتێبەکانم زۆر بوو بەخوا بیان کردەمە لەمە نامێنێ ئێستا حالێ 3 مەترە بێ خاڵم بۆی دروستکردن هەڕێک بە دیوارەکەەوە یعنی تەسەوەرکەم ئەگە ئەو داکوکۆری ژن هەبێ لەوەی کە لە تاکێکەوەیە ئەی گۆرتە سەر مەترێ دوای گۆرتە سەر 3 مەتر دوای گاتە ژوورێکە هەموو خێزانەکە تیا بکەنەوە بۆ کتێبکەنەوە بەکاری بێنە کەواتە ژین خان تۆ کتێبخانە بەزەر بەزانی بۆ ماڵەکانی ئێمە بێگومان هەروەکو چۆن بوونی ئاگردانێک و بوونی مانجاڵێک بە کورد و پوختی گرنگە بۆی کە ژەمێ دروستکرێ کتێبخانەش هەر هەماشتە ئەڵێ کتێب چارە سەرکارە و کتێبخانەش سەیدە لێیە هەمان ڕێیتەیە چۆن پێناسی تۆ کتێبخانەیە هەمان ڕێ مامۆستا و ئەمێ بڵم کە ئەگە ماڵ بەجەستەی ئینسانی شۆپێنی ئەتوانین بڵێ کتێبخانە ڕۆحەکەیەتی چونکە لە هەمان کاتی شاتوانە فکری هەمووان کۆ بکاتەوە و هاوبەشیشی پێ بکەن زۆر باشە چری بابەتێک چ جۆرە کتێبێک بە زەرور ئەزانی ئەمڕۆ گەنجی ئێمە بیخوێنێتەوە ئایا هەموو کتێبێک چارە سەرکارە هەندێک کتێبمان هەیە خەڵکی خوێنێتەوە دوای تووشی نەخۆشی نەفسیە بێ هەندێک کتێبمان خوێنێتەوە دوای سەرێکی کامێکی وەکڵە بێمبالات لەمبارە لە کۆمەڵگای دروستە بێ ئایا ئەو کتێبانە کامانن کە زەرون گەنج بیخوێنێتەوە کامانە کەوکو چارە سەرکار گرنگە ئینسان بیخوێنێتەوە ئەسەرتا بامەژە بۆ بەم کە من ئاستی زانستم ئەوەندە نییە بەڕاستی سواسی بەڕستانەکەم بۆ پرسیارە کە خوانە خواسە دابشکاری بۆ کۆمەلگاکەم بکەم بەڵام بەڕاستی ئەمێ بڵێم باش ئەزمموی خۆمەوە ئەزمونە بچووکەی کە هەمە خوێنەر باشترین شت ئەوەیە کە بزانێ چی شتێکی پێویستە لەوەیە بخوێنێتەوە یعنی بەڕاستی بەڕێزت مامۆستایەکی ئاینیت هەڵبە لە بوارەکەی خۆتدا ناڵم بواری دیکە وەلا بنێ بەڵام بوارەکەی خۆت و هاوبەشی بکە لەگەڵ بوارەکان دیکە بەڵام ئەگە بەڕێزت لە بواری وەرزشیە ئەتەوێ پلەیەکی باڵا بەدەستبێنی بەڕاستی ماقول نێت تۆ لە نەک بڵێن عەقیدەکان هەلا بە تۆ بچی لە بواری
خۆراکە عنیان لە بواری خۆراک بەردەوام بخوێنیتەوە ینی پێویستەکە مرۆڤ بزانێت کە پێویستیەکەی چییە خۆت چی خوێنیتەوە زۆر کتێبێک خوێنیتەوە بۆ زانستەکەم کە خۆشمەوێت کۆمەڵناسیە ئەوە ئەو بەردەوام خوێندومەتەوە لە چوارچێوەی زانستەکەی خۆمە سەلام بن بەڵێ دەرووناسی حەزم لێتی بەڕاستی والبەر لە هەر هەموویت ئەو حەقا بەم کە بوارە ئاینیەکان و تایبەتیش نە بوارە ئاینیەکانە دانراوەکانی مامۆستا بەدیع الزەمان سەعیدی نورسی ئاین چ ڕۆڵێکی هەبوو لە پێگەیاندنی تۆیە خۆشبەختانە ئەمە فەزلی خوای گەورەیە من بەوە لە ئاین تێگەیشتم هەرچەنە ئاین و ئەو تێگەیشتنی من بچووکە و کەمە ئاین بۆ ژیانکردنە بەتەواوەتی کە پێتەڵێم ببە بە بەندە واتە ببە بە مرۆڤ تایبەت ئاینی پیرۆزیستە بەڵێ پێتەڵێ ئەڵێ ببە بە مرۆڤ کە ئێمەش مرۆڤ بین ئەو لە هەموو لایەکە و فێرتەکە بۆیە من لە بواری ئاینە خوێنمەوە و هەر ئەویشانیان بۆ بوارەکانی دیکە بخوێنمەوە قسەی ماوەسا عومەر ئەوە سلمێنە بۆ ئێمە ئەژین خان کە ئەم پێویستان بە کۆمەلگایکی خوێنەوە هەیە کۆمەلگایکی فامیدە هەیە کە تێبگات گفتوگۆکردن ئەتەچێتی خۆی هەیە مامەڵەکە ئەتەچێتی خۆی هەیە بەڵێ بێگومان نمونێکی جوان ئەوەیە کە خۆی گیان کاتێکە باوکە ئادەم و دایکە حاوەمان بۆ دروستەکە فەرمێت ئێوە ئەنێرمە سەر زەوی و پاشتان ئەتانکەم بە هۆز و خیلە و بۆ ئەوەی کە بڵاوبوون ینی کۆمەلگا دروست بکەم بەڕاستی و لە هەمان کاریشان نمونەیەکی جوان کاتانە خۆی شەیتان ناشرینە بەڵام بۆتە نمونەیەکی جوان بۆ ئێمە ئەو نفسی وای لێ کردکە تر دابەزێت و شوێنی دۆزەخ بێت و هەتا کۆتایی زمانی ژەبێ هەر خەریکێم لاولا بێ بۆی بزانن شێمە هەڵە خەڵەتێنێ ئەمەش نفسی ئێمێ بەڕاستی ینی ئەگەر دەست بەسەر ئەو نفسەتان نەگری بۆ نمونە زۆر ناخۆشە من بەڕاستی ئەڵێم ئەمە کەسە زانکانی دیکەش ناخۆشە بۆ مرۆڤ لە هەموو شتێکا شارەزابێ ئەمە ڕاستیە یعنی تۆ بۆنەوە بەڕێزێک پێتەڵێ ئەمە ئاوادامنێت تۆ بڵێنە هەر ئاما باشە دانێکی پێتەڵێ کورسی وادامنە نەما هەر ئاما باش دانی بڵێ ڕووناکی وادامنە بڵێ هەر ئاما باشە بەڕاستی خۆش نییە ئەمە ئەرکی پێخەمبەرانیش لە هەنێشتا هەیە وتوانە خواجیان عەلەیهی سەڵاتو وەسەلام وتوانە خواجیان هەنیشتێلی دواوە هەنیشتێلی نەدواوە تەواو یعنی تۆ ناگرێ خوا بۆ عەزەمەتی خۆیەوە لە هەموو شتێ نەدوا تۆبی لە هەموو شتێکا قسە بکەی ئەمە جیاواز لە ڕێزگرتن ئەومان پێ ئەڵێت لەکوێ پێویست بوو قسەت هەبێت لەکوێ پێویست نەبوو بێدەنگ بە پێکومان ئەوە چۆنەڵی ئەسڵ ئەو قسە نەکردن قسەیەکی جوانە ئەو قسە نەکردن قسەیەکی جوانەکە بە بەرامبەرەکەت یەڵی بەبێ ئەوەی کە دڵنی هەبێ پەیامی بێدەنگی خوێندنەوە چی بە تۆ بەخشێتە ئێستا ئەوەی کە هەیەوەنەیە سەرەتا هەر لە خوای گیانەوەیە و پاشان مامۆستا پێشاومان پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دوای ئەوەش دایکم و باوکم ئەوکو پێغەمبەری نازانە فەرمێ دایکت وێ هەر دایکم پاشان باوکم و دوای ئەوانش سواسیانەکەم کە بەڕاستی ئەو دوانە بوون کە منیان کردە بەر خوێندن منیان فێری خوێندنەوە کرد و دواشان هەر خۆشیان بوون کتیان بۆ من هێنایەوە ئێستاش بوونەتە کەسێکە لە هەندێک دۆخە هەیە خۆیان گوێ لە منەگرنەوە پرس و ڕام پێەکەن و ئەیانوێکە سودمەتە پاڵنەری سەرەکی تۆ بۆ گەڕان بە دوای خوێندن و چونە دنیای خوێندن و خوێندەواری بواری کتێب و بەخشین باوکو دایک بوون بەڵێ سەرەتا خوا گیان چونکە شتێک بوو لە دڵما هەبوو لە ماڵەوە لەگەڵ دایکما باسمەکەدای حەز نەخوێندنەوە حەز نەگۆڤارە لە دوای ئەوەشە باوکم گۆڤارێکی هێنا دایکم لەگەڵ خوێناری نییە بەردەم باوکمی وت گۆڤاری بۆ بێنە کتێبی بۆ بێنە بخوێنێتەوە دەهتاوای لێ هات خۆم ماڵەوە میزعجەکە ئەژین خان لە تقریبا نزیک لە کۆتایی بەرنامەکەیان ماوەسا عومەر هەندێک شتی جوانی باس کرد لە مەسەلەی خوێندن و مەسەلەی خەت تا چەندێک پێت وایە خەت لە نووسینەوەی کە بە خەت بخوێنرێت بنووسرێت کاریگەری بەسەر خوێندنەوە دروستەکە لەوەی کە چاپ بکرێت بێگومان مامۆستا ڕاستێ لەبەرەوەی خۆم دەسوخەتم ناشرینە بۆیە ئەبێ ئەوە بڵێم کە بەجددی یەکێکە لە شتە زۆر جوان تایبەتەکان لە لای من بەڵام من لەبەرەوەی کە زۆریش ئەنووسم وەکو نووسینی خۆم تێ هە بابەتێکی دیکە بێ بەڵام بەڕاستی دەستوخەتم ناشرینە ئەوەشم بۆ گەڕاوەتەوە کە ئاڵێ دەستوخەتت جوان بکە بۆیە دڵنیامانێکی دەستوخەتێکی جوان سیمایەکی جوان بە نووسینی کتێب لە ئێستا سێ بەرهەمی چاپکراوم هەیە زۆر باشە چەندێکی خوێنیتەوە ڕۆژانە تقریبا وەکو بڵم ڕۆژانە بەرنامێکی دیاریکراوە ناتوانم بکەم بڵم هەموو ڕۆژێکەونم داناوە بەڵام ڕۆژی وا هەبووە 7 ساعات ڕۆژی وا هەبوو 2 کتێب تاوا بووە ڕۆژی وا بوو 5 ساعات بووە بەڵام بەڵام لەگەڵ ئەوەش هەیە کە ڕۆژی وا هەبووە کە دڵم بەس بۆ ئیسراحەتی کرد بۆ نوفرێ ئەوە کەوتومە سێری بکەم بەس سیرکردنەکەیان بەستە زێدانەکە ئەو زۆر باشە دەستان خۆش بێت